هاوڵاتیان وڵات پارێزانی ئازیز و زێدە خۆشەویست، هەڵبەت لە دەمی ڕابردوودا کورد و گەلانی بندەستی ناوچەکە چەندین دەستکەوتی گرنگی سیاسیان بەدەستێنا کە ڕەنگە لە مێژووی 100 ساڵی ڕابردوودا ئەمە بۆ یەکەمین جار بێ بە تایبەت تێکشکاندنی سنوورەکانی نێوان پارچەکانی کوردستان لەسەر دەستی گەریلا و شەڕڤانەکان لە کاتی هێرشی داعش بۆ سەر شەنگال بۆ ناوچەی ئێزید نشینەکان و ئەو هەڕەشانەی کە کرایە سەر کەرکووک و ئەو مەترسیەی کە لەسەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دروست بوو، بینیمان سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی داوایان لە هێزەکانی پاراستنی گەل هەپەگە کرد کە بێن بە فریای شاری هەولێر و مەخمور و کەرکووک و دووسخورماتوو تا ئەگاتە جەلەولا و خانەقین. هەڵبەت هێز و لایەنە سیاسیەکانی دیکە خەباتی ئەوان نادیدە ناگیرێت، بەڵام ئەو ڕەوشەی لە باشووری کوردستاندا پارێزرا و ئەو ستاتۆیە کە لەسەر دەستی هێزەکانی پاراستنی گەل ئەو گەریلایەنەی کە لە قەندیلەوە دابەزین چوونە هەموو هێڵەکانی سنووری بەریەکەوتن لە بەرامبەری داعش بە خوێنی زیاتر لە 200 گەریلا و برینداربوونی هەزاران گەریلا تۆمار کرا. هەموو ئەو داستان و ئازایەتیانە لەو ڕۆژانەدا و لەو ساڵەدا لە دوای 3 ئابی 2014 بە دواوە هەمومان گەواهیدەری ئەو ڕاستیەین. ئێمە گەلی باشووری کوردستان ئەو مێژووەمان لەبەر چاوە، هەموو ئەو ڕاستیانەمان لەبەر چاوە و باشە زانین کێ بوون دڵسۆزانی خاک و نیشتیمان کە بە فریای گەلەوە هاتن لەم باشوورە. مخابن چەندین ساڵە پلانێکی تۆکمەی خراپ داڕێژراوە لە بەرامبەر دەستکەوتەکانی گەلەکەمان کە ئەندازیاری پلانەکە ئەردۆغانە بە ڕەزامەندی و هەماهەنگی لەگەڵ حکوومەت و دەوڵەتی داگیرکەری دیکەی کوردستان هەر لە ئێران و لە سووریا و لە عێراق و بە مبارەکەی ئەمریکا و رووسیا و وڵاتانی ئەوروپا و چەندین وڵاتی دیکەی ناوچەکە. پارتی کەوتۆتە ناو ئەو گەمەیەوە، چەندین جارە شەڕی زۆر خراپ ئەفرۆشێ بە هێزی پاراستنی گەل. ئەوەی گەلی کورد هیوای لەسەر کەجەکە و لەسەر پارتی کرێکارانی کوردستان هەڵچنیوە، هەڵبەت هەر ئەوەی لێ چاوەڕوان دەکەین ئەو دان بە خۆداگرتنە حکمەتێکی زۆر گەورەیە، سیاسەتێکی زۆر پیرۆزە لەم کاتەدا و هیوادارین بەردەوام بێت. هەمیشە شەڕ بە هەموو هێزولایەنێک دەکرێت، بەڵام ئاشتی تەنها بەو هێزانە دەکرێت کە خاوەن پرۆژەی چارەسەرین، خاوەن فکر و فەلسەفە و ئایدۆلۆجیا و جیهان بینین. ئاشتی و سەقامگیری و ئۆقرەیی هەمیشە بەو هێزانە دەکرێت کە خاوەن بەرنامەن، خاوەن استراتیژیەتی سیاسین بۆ داهاتوو. هیوادارین هەواڵانی کەجەکە نەکەونە هەڵەیەکی واوە، نەکەونە ئەو داوەوە چۆن لە ڕابردوودا دانیان بە خۆیان داگرتووە، هەروەها بەردەوام بن لەودان بە خۆداگرتنا، چونکە لە ئەگەری هەڵگیرسانی شەڕێکی بەو جۆرە و فراوانبوونی شەڕەکە مخابن سنووری جوغرافیای شەڕەکە فراوان ئەبێت، چەندین هێزولایانی دیکە لەو شەڕەوە تێوە ئەگلێت و داوا لە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستانەکەین ئەم ڕاستیە باش ببینن، ئەو حەقیقەتە لەبەر چاو بگرن. خوێنی کورد هەروە ئاسان نییە، خوێنی ڕۆڵەی کورد با بەدەستی ڕۆڵەی کورد نەڕژێت. ئەگەر پێتان ناکرێت هاوکاری و هەماهەنگی خەباتی پارچەکانی دیکەی کوردستان بکەن، مەبنە ڕێگر لە بەردەم خەباتی ئەواندا. ئێمە وەک گروپی ئاسۆی نوێ ئیدانەی هەر شەڕێکی نەخوازراوەکەین، بەڵکو پێچەوانەی ئەمە داوای یەکریزی نێوماڵی کوردەکەین، داوای یەکێتی نەتەوەیی یەکەین، بژی بەرخودان و تێکۆشانی ڕزگاری خوازی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. لوقمان حەسەن، گروپی ئاسۆی نوێ. دەستان خۆ. کردنی تێکۆشەرانی گەلەکەمان بەدەستی چەکدارانی پارتی دیموکراتی کوردستان شەرمەزار و مەحکوم دەکەین. وەک ئاگادارن چەند ڕۆژێک پێش ئێستا لە بۆسەیەکی چەکدارانی پارتی دیموکراتی کوردستان لە ناوچەی خەلیفان 7 گەریلای پەکێکە شەهید دەکەن. ئەمە لە کاتێکدایە
هەر لە هەمان شوێن و لە 26 تەموزی ئەم ساڵدا هەمان هێز سێ گەریلای دیکەی بێسەر و شوێن دەکەن. ئێمە وەک تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان ئەو کردەوە قێزەونە شەرمەزار و ڕیسوا دەکەین و بە کارێکی خیانەتکارانەی دەزانین. ئەو هێرشانەی پارتی بۆ سەر گەریلاکانی پەکەکە لە کاتێکدایە کە دەوڵەتی تورکیا هێرشێکی سەرتاسەری دەکاتە سەرگەلەکەمان لە هەر چوار بەشی کوردستان و بە تایبەتیش هێرشەکانی بۆ سەر باشووری کوردستان هەمەلایەن و بەرفراوانە. لە چەند ڕۆژی ڕابردوودا وتەبێژی هێزی پێشمەرگە لەگەڵ وەزیری بەرگری عێراق شەرعیەت دەدەن بە داگیرکاری دەوڵەتی تورکیا و پاساوی بۆ دێننەوە. ئەمەش نیشانەی پیلانگێڕیەکی گشتیە لە سەرگەلەکەمان و بەڕێوە دەچێت و پارتی دیموکراتی کوردستانیش بووە بە بەشێک لەو پیلانگێڕەی سەرگەلەکەمان. وەک جێگەی سەرسوڕمانە لە چەند ڕۆژی ڕابردوودا تورکیا بە کیمیایی بردمانی ناوچەی شار و شارۆچکە و گوندەکانی کردووە و خەڵکی زەرمەند بوون، بەڵام نە حکوومەت و نە پەرلەمان دەنگیان لێوە نایەت. هەر بۆیە ئەگەر ئەو لایەنانەش بێدەنگ بین نابێت ئێمە بێدەنگ و بێ هەڵوێز بین. پێویستە دژی ئەو لەشکر کێشیە کارە قێزەونەکانی پارتی برجەینە سەر شەقام و دەنگمان هەڵبڕین. دەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان دەستەی بەڕێوەبەرایەتی 5 نۆی 2021. دەستخۆشی لە هەواڵەوە بکەین. شەهیدێک لە شەهیدەکانی حەبەی شوبات و ڕۆژانی دوایی بەڕاستی زۆر بەداخەوەم کە ئەمڕۆ لەم خۆ پیشاندنەدا شارێکی وەکو سلێمانی کە ملیۆنەها کەسی تیادایە کە بەم شێوەیە کە ئەیبینم بەڕاستی جێگای داخە. ئێمە ئەبێ هەڵوێستمان هەبێ بەرامبەر هەموو داگیرکارێک. دەوڵەتی تورک بە داردەستی پارتی دیموکراتی کوردستان ئەو هێرشەی کردە سەر گریلا کە 7 گریلای شەهید کرد و چەند ڕۆژ لەوە دواتریش 3 گریلایکە بێسەر و شوێن کراون. ئێمە وەکو کەسوکاری شەهیدان ئیدانەی ئەم هەڵوێستەی پارتی یەکەین کە بەم شێوەیە بۆتە داردەستی دەوڵەتی تورک. بەڕاستی دەوڵەتی تورک هیچ کاتێ خۆشی لە کورد نەهاتوە تاکو ئەمڕۆ مەسعود بارزانی یا بنەماڵەی بارزانی بەو شێوەیە خزمەتی دەوڵەتی تورک بکەن. ئەوەی کە خزمەتی دەوڵەتی تورکەکە با خزمەتی میلەتەکەی خۆی بکە، با چاوەڕێی ئەوە نەکەین کە ئێمە دەوڵەتی تورک یا دەوڵەتی ئێران پشتیوانی ئەم شۆڕشە بکات. بەڵام ئەوانە دایم دژی هەموو شۆڕشێکن، دژی گریلان، دژی پێشمەرگەن، دژی هەموو خۆپیشاندەرن. بەڕاستی جێگای داخە جاری کەش ئەڵێمەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە بەو شێوەیە گریلا شەهید دەکات. هەتا ئێستاکە ئەوان گەریلا داوای ئەوە ئەکا کە ئاشتی هەبێت. بمرێ خیانەت، بمرێ خیانەت، بێژی بەرخۆدانی گەریلا، بێژی بەرخۆدانی گەریلا، بێژی یەکێتی گەلی کورد.